بسم الله الرحمن الرحیم. لە درێژەی کار و چالاکیەکانمان وەکو ئەنجومەنی خوشکانی سۆرانی کۆمەڵ هەڵساین بە سازدانی سمینارێک بۆ بانکخواز مامۆستا تاریق حەمەدەمین لە پێشوازی مانگی ذولحیجە و نزیکبوونەوەمان لەم مانگە پیرۆزە. مامۆستای بەڕێز باسی لە گەورەی خێر و پاداشتی عیبادەت لەم دەڕۆژەدا کرد. دیارە ئێمە وەکو ئەنجومەنی سۆرانی خوشکان ئامانجمان لە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە پێگەیاندن و ڕۆشنبیرکردنی خوشکانی سنوورەک هەیە.